بژی مامۆستا بژی گۆرانی تایبەت پێشکەشەکەین بە بەڕێوەبەری ئەم بەرنامە کاکە سۆران ئارادوو بۆ دڵەشکاوەکەی نازانم بۆ شکاوە ئیتر نازانم بۆ دڵەشکاوەکەی پێشکەشی بێ بۆ ئەندامانی مانگە شۆ فیلم ئستریۆ مەریوان کاکاسات بەڕادی سەرجەمەوە بەڕێزانە تەکبەتێکیان پێشکەش تۆ تاکەی من بە بوگزە و ئاهو حەسرەت بکێشێ شێرم هەڕاج کردی بەسەر تاکەی تەرانە بێژم بێ تۆ تاکەی من بە بوگزە و ئاهو حەسرەت بکێشێ شێرم هەڕاج کردی بەسەر تاکەی تەرانە بێژم بێ تۆ تاکەی خۆش بێتە شەو تاقەتم گەی بە ئاخیر چاوم لەبار کاپی ئەکسیر ئەسووتێ هەر وەگاگیر بێ تۆ تاکەی خۆش بێتە شەو تاقەتم گەی بە ئاخیر چاوم لەبار کاپی ئەکسیر ئەسووتێ هەر وەگاگیر بۆ تاقانەکەی خۆم و مامۆستا ئازاد مەرادی ئستریۆ مەریوان ئافرم ئەمیر گەرەجی بژی گشتی دڵی شکاوە تەڵاتم کۆت بێ بۆ ئارادوو نەوەک تۆ سۆران ئەگەر من چاوەڕێی مەرگم کەکەی عومرم تەواوە من حەسرەت ڕۆژانێ ئەخۆم هەرگیز نایێتە دواوە ئەگەر من چاوەڕێی مەرگم کەکەی عومرم تەواوە من حەسرەت ڕۆژانێ ئەخۆم هەرگیز نایێتە دواوە بێ تۆ تاکەی ڕۆژ بێتە شەو تاقەتم گەی بە ئاخیر چاوم لەبار کاپی ئەکسیر ئەسووتێ هەر وەگاگیر بێ تۆ تاکەی ڕۆژ بێتە شەو تاقەتم گەی بە ئاخیر چاوم لەبار کاپی ئەکسیر ئەسووتێ هەر وەگاگیر بۆ بێزاد دەڵابەت بۆ زەحمەتەکان بێزاد دەڵابەت بژی بژی مامۆستا ئەمیر بژی ئەی بێچەنێ گۆرانی موت بە باڵای بەرز و جوانێت هەرامت بێ ئەمە هەنگە من نەخوێنم بە یادێت ئەی بێچەنێ گۆرانی موت بە باڵای بەرز و جوانێت هەرامت بێ ئەمە هەنگە
من نەخوێنم بەیادێ بێ تۆ تاکەی ڕۆژ بێتە شەو تاقەتم دەی بە ئاخر چاوم لەبار قاپی ئەکسی ئەسووتێ هەر وەگاگی بێ تۆ تاکەی ڕۆژ بێتە شەو تاقەتم دەی بە ئاخر چاوم لەبار قاپی ئەکسی ئەسووتێ هەر وەگاگی بێ تۆ تاکەی ڕۆژ بێتە شەو تاقەتم دەی بە ئاخر چاوم لەبار قاپی ئەکسی ئەسووتێ هەر وەگاگی پێشکەش بێ بە دڵە شکاوەکەی کاکە سۆران ئارادوو سەرجەم ئەو بەڕێزانە